زۆر کەسەی ئەم تەسەڕوفاتان ناکرد. خوایە من هەموو ڕۆژێ خێرم ئەکرد، هەموو ڕۆژێ سەدەقەم ئەکرد، هەموو ڕۆژێ نوێژم ئەکرد، هەموو ڕۆژێ جەماعەتم ئەکرد. بۆ ئەم ناخۆشیێت بەسەرما هێنا؟ بۆ منت فەقیر کرد و محتاجی نامەردت کردم؟ پەنا بەخوا لەم تەسەڕوفاتە هەر کەسێکەی بێ، پەنا ئەگرین بەخوا. بۆیە مسلمانانی خۆشەویست، ئەمە دەرسێکی ئەخلاقی. ئێمە ئەمانە دەرسێ ئیمانی فێربین ئەم شەو. زۆر کەسەیە ڕەنگە لەم مزگەوتەیش دانیشت بێ بە خۆیشمەوە هەندێ نیعمەت هەیە وا بزانێ هی خۆیەتی بۆی ماوەتەوە، یاخود قابیلی ئەو نیعمەتەیە و کەسێتر شایستە نییە. با گوێ بگرین بۆ ئەم دەرسە قورئانیە. خوای پەروەردگارە فەرمێ فەئەمە الئینسان و ئەوە بۆچی باسی ئەو نیعمەتانم کرد؟ کۆمەڵێ نیعمەت و کۆمەڵێ سوێن خواردن. خوای پەروەردگار بە قورئان کاتێک کە سوێن ئەخوا مەبەست لە عەزەمەتی ئەو شتانەیە کە دروستی کردوون و دوای ئەوە باسی چەند قەڕنێک لە مرۆڤەکان ئەکا کە چۆن لە ناوی داون خراپەکارن و دوای ئەوە ئەفەرمێن لە پارێزی بێباوەڕ و ئیماندارم هەردوو لایەن ئەگەڕێنەوە بۆ لای من. اینجا ئەچێتە سەر فەقەرەیەکی ئیمانی کە من و تۆ دەرسێکی ئەخلاقی و دینی لێوە فێر بین. پەروەردگار ئەفەرمێ فەئەمە الئینسان مرۆڤ فأما الإنسان إذا ما ابتلاه ربه فأكرمه ونعمه فيقول ربي أكرمن. كاتي مروف خواي پروردگار تاقي أكاتوا ريزي لي أقري الله خواي پروردگار مني بالريز داناو من قابل وشايستي أو ريزة إتر أقر ريزك الريزي دا صلاة وسلطة بي ريزك الريزي پاره بي علم وجاه ومنصب بي منال وكرو كتشي زور بي ئەم ئینسانە لە خۆی ئەگۆڕێ. کاتێک کە خوای پەروەردگار تاقی دەکاتەوە خۆشەویستان، یعنی ئەم تاقیکردنەوە بۆ ئەوەیە کە بیسەلمێنێ لە ڕۆژی قیامەتا کە تۆ نیعمەتمان پێدای شایستەی نیعمەتەکان نەبووی. کەواتە زۆر گرنگە هەر کەسێ لە ئێمە بە جەوێکی ئیمانی بیر لەم ئایەتە بکاتەوە. سەیری خۆت کە کە دەموچاو و جوانە و گەنجێ قۆزی خوای گەورە کەسێتری بینیوە. تەبعاً خوای پەروەردگار سیفەتی وایە ئەظهەرە الجەمیل وسطر القبيح. ئەوەی جوانە دەرێخا ئەوەی ناشنیشە سترێکە. نەتبینیوە کابرا ڕەنگە قۆز نەبێ بەڵام پارە و سەرەت و سامانێکی هەیە هەموو ناشینیەکانی بۆی کەڤەر کردووە. گەنجێکی قۆزە خێزانێکی هاوردووە لە ئاستی جوانەکەی خۆیان نییە. ئەمیش وەکو ئەو قۆز نییە ئافرەتێکی هێناوە زۆر لە ئاستی خۆی بەرزترە. ئەوە سترکردنی ئەو شتانەیە کە تۆ خۆت بە نەقسی ئەزانی. بۆیە هەر کاتێ چوویتە بەر ئاوێنە ماڵت هەبوو، سەرۆت و سامانت هەبوو، جوانی و لەش ساغیت هەبوو، مەڵێ خوای گەورە ڕێزی لە من گردووە و ئینەما ئوتیتوه عەلا علم عندی. باشە سیفەتی قارونت نەبێ، نەڵێ وەڵا من شارەزام بەخوا هەر ئاوایە هەر یاری بە دۆلارەکەم نییە ئەڕۆمە بازار و دێمەوە 5 وەرەقە هێنمەوە. نانە ئەو شتە مەڵێ مەڵێ نەوەکو خوای گەورە ئیعلانت پێ بکاو لە ناو خەڵکە چووکەم هەر کەسێ ڕیایی بکا و پۆز لێدا خوای گەورە لە ناو خەڵکی ئالو تێشکێنێ خوای گەورە بمان پارێزێت. و زۆریشتان بینیوە ئەوەی کە هەڵگری پەیامی دینە، ئەوەی کە هەڵگری پەیامی دنیایە، ئەوەی کە هەڵگری پەیامی پارە بووە زۆر بەرز ڕۆیشتەوە دوای نشتەتەوە. بۆ لەبەرەوەی ئەمە موڵکی خوایە، هیچ کەسێ نابێ بە فیلتەری تاقیکردنەوەیان نەڕوە. بۆیە خوای پەروەردگارە فەرمێ کاتێ من ئینسانی ڕێزی لێ ئەگرم سەروەت و سامان و ماڵ و سەروەتی ئەدەمێ فەیەقول ڕەبی ئەکرەمەن، خوا ڕێزی لە من کردووە بۆیە ئەمەی پێداوم. ئەگەر شایستە نەبوومایە نەیەدا پێم. چەند کەس لە ناو مەجلیسە من خۆم گوێم لێ بووە وای وتووە بەخوا من دەنگم خۆشە پێشنێژی قابیل منە، بەخوا حەقە ئەمە بە شەق بکەیتە دەرەوە. بۆیە مامۆستایەکە جێڕێتەوە ئەڵێ ڕۆژێ لە مزگەوتێ مەبەستم لە چیە؟ لە شکاندنەوەی نەفسی خۆت. ئەو مامۆستایە ئێستاکە زۆرێ لە ئێوە ڕەنگە هەواداری بن، ڕەنگە زۆرێ لە ئێوە هەواداری بن، ڕەنگە زۆرێ لە ئێوە خۆشتان بوێ، ڕەنگە ئێستا ئەگەر لە مزگەوتێکی تر وتاری هەبوایە ئێوە بچونایە بۆ ئێوە نەهاتایتان بۆ لای من. ئەوەندە بەڕێزە. ئەڵێ لە مزگەوتێک بووم توانا و لیاقەی خوتبەم هەبوو، خەڵکەکەیش ئێوەت بەخوا قابل خۆتە ئەم پیاوە بە کەڵک نایە. ئەڵێ شتێ دروست بوو پرسم بە یەکێک کردوتم شتێکی ئاوا هاتووە ئەو پیاوەش وەکو دین لیاقەتیەوە. ئەڵێ لە پێناو خوا واز لەو مزگەوتە بێرە خوای گەورە شتێترت بۆ تاویزەکات. لەو مزگەوتە ڕۆی خوای گەورە زۆر بە گەورەی بەرزی کردەوە. بۆیە هیچ مسلمانێک نییە حزوزی نەفسی خۆی لە شتێکا بەکار بێنێ
ئەگەر خوای گەورە لە سەقفێکی زەمەنیشا سەریخا ئیلا ئەیخا بە زەویا و پشتی ئەشکێنێت چونکە خوای پەروەردگار متاجرەی بە دینەکەی خۆیەوە ناوێت لەوە دڵنیابن نمونەمان بەلعامی کوڕی باعورایە خوای گەورە نایەڵێ کەسێ بە دینەکەیەوە بخۆ خوای گەورە نایەوێت کەسێک بە دینەکەیەوە بەرزەوە بێ و فێڵ لە خەڵکی بکە بۆیە بۆ ئەو کەسانی کە پێشەوای خەڵکن ئەمە دەرسە بۆ ئەو کەسانی کە وەها پارەدارن قارون گەورەترین سەرمەشقە ئینسان ئاگای لە ئەخلاق و لە دەمی بێت قارون ئەویی ئینەما ئوتیتوه على علم عندي ئەویت من عقل و زانیاریەکەم ئەوە نەورد و دیقەتم باشە لە حیسابات و لە پارە پەیاکردنا من بە ڕەنجی شانی خۆم پەیام کردووە شەیطان ئەویت من باشترم لە ئادەم خلقتني من نار وخلقته من طين منت لە قوڕ دروست کردووە ئەوم سوورەوە کردووە و کوپا کە ڕوحت کردووەتە بەری من لەو باشترم بۆیە هەر کەسێک زاکیرەی وا بخوێنێتەوە لە هەر بوارێکا بڵێ ڕەبی ئەکرەمەن خوای گەورە ڕێزی لە من کردووە زۆر بە هەڵەیا چووە خوای گەورە چێتە فەقەرەیەتر ئەفەرمێ وأما إذا ما ابتلاه أجر دوبارة تعقيم كردوا وأما إذا ما ابتلاه فقدر عليه رزقه فيقول ربي أهانا أجر تعقيم كردوا لدواء خوشي وناز ونعمة الدنيا ما ويشي خوش فراحيم كردك قرية أم جاليشي والله خواي فرورجار أهانا خواي جوري إهاني منك سبحان الله خواي جوري الرزم لي ناقري باشا لم سليمانيا زلامية ترنبو أم مصيبتي بسرابية بس من خوايا كافركان أمريكا نابيني خوايا جولكي إسرائيل نابيني خوايا تعدال بيت المقدس نابيني زور كسي أم تصرفاتاناك خوايا من همون رجي خيرم أكد همون رجي صدقم أكد همون رجي نيجم أكد همون رجي جماعتم أكد بو أمنا خوشيت بسر ما هنا بو من فقير كردو محتاجي نامردت كردم فنا بخوا لم تصرفاتها هركسي كيبي فنا أقرين بخوا بويا مسلماناني خوشويت أما درسيكي أخلاقية